باش عزیزان هیوادارم ئەم جارە تووشی کێشەمان نەکات. ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان و بەخێر بێن سەر چاوان. بەخێر بێن. ببورنەوە لێرەوە چونکە دوو مۆبایلە ئاوای لێت. بەهەرحاڵ خۆشەویستان هەمووتان بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەد. هەروەکو باسم کرد لە مەسەلەی هاکردنی پەیجۆوانە کێشەمان بۆ دروست نابێت. ئەمنا ئەو وردە و دەست بەکارە بین بەڕاستی ئەمە کۆڵ نادین بۆ شتانە. بۆیە کاتی خۆم بەوە ناکوژم حرمەتێک و خۆشەویستیەکی زۆرم بۆ ئێوەی عزیزان و خۆشەویستان هەیە لە هەر گۆشە و کەنارەشی ئەم دنیاە هەن. ڕاستیەکەی منەمەوێ شەو وەکو ڕیکلامم بۆ کردبوو کە بەحسێکی تێر و تەسەر یا بیر و بۆچوونی خۆم لەسەر کۆمەڵێ مەوازە کە ئەتوانم بڵێم ئەم مەسەلەیە زیاتر کوشتنی ئەو ژنە ئەو کچە وای کرد کە تەمەنێک 20 ساڵە بەناوی ماریایان شتێکی لەو ناو بناوەکەی کە بەدەستی براکەی لە هەولێرە تیرۆر کرا یا کوژرا. لە ضمنی ئەوە ئەمەوێ سەرنج و ڕاوبۆچوونی خۆم وەکو ئارام ئەحمەد لەسەر کولی ئەو مۆزوعانە لە باشووری کوردستانە باسکەم و پێم من ڕێی خۆم کە چۆن ئەو کۆمەڵگایە ئەبینم و بۆچی ئاوای لێ هاتووە وردە وردە ئەچمە ناو قسە و باسەکان و هیوادارم کە بتوانم سوودێ بە هەموو لایەکتان بگەێنم عزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد. باشە عزیزان، سەرەتا ئەمەوێ ئەوە بە هەموو لایەکتان بڵێم کە پارتی وێشێتی و مێدیاکانیان و گەورەکردن و یا بڵێن سادرکردن و بە ئاسایی پیشاندانی ئەم دیاریدانە بۆ ئەوەی کە خەڵک بە تەواوی مانە سەرقاڵی ئەو شتانە بێ و نەیپەژێتە سەر مافە بناغەیەکان یان هەوڵدان بۆ مەسایلی گۆڕانکاری یان بۆ بەدەستێنانی ئازادی و مافەکانی خۆی. لێرەوە میدیاکانی پارەیەکی زۆر زێتۆتە بەدەستیان و ئیسارەی ئەم جۆرە عەقڵیەتەیەکەن بۆ کۆمەڵگای باشوور کە خەڵکەکەیش نەتیجەدەن باجەکەی ئەدا. ئەمە بە تەسەووری من بۆ خۆی دووسەرەیە عزیزان. سەرێکیان بۆ ڕابواردن و دروستکردنی شەوی سووری خۆیانە بە پارەی ئەم بەو پارە دزی و جەدەیی کە لە خەڵکی کوردستانیان دزیوە. دووهەمیان وەکوتم بۆ ئەوەیە کە خەڵک سەرقاڵی ئەم کارانە بێ و بیر لە هیچ شتێکی تر نەکاتەوە کە بە قازانجی خۆی یا بە قازانجی وڵاتەکەی بێن. میدیاکانی پارتی وێشێتی بە دەرەجەی یەکەم پارتی بە تەواوەتی خستوەتە خزمەتی ئەم جۆرە کارانەوە، وەک ماشێنێکی زەبەلاحشە و ڕۆژکارەکە و ئەچێتە هەموو ماڵێک و هیچ شتێکیش خۆتان نەزانن وەکو شاشەی تەلەڤیزیۆن و ئەوانە کە بە دەنگ و بە ڕەنگ و بە جوڵەوەیە ئینسان ناخاتە ژێر کۆنتڕۆلی خۆیەوە و قورسایی لەسەر زەهن و لەسەر بیر و بۆچوونی دانانێت. ئەمانە کوناوکون ئەگەڕێن بە تایبەتی تیڤیەکانی پارتی و بنەماڵی بازانی ویان بڵێم نێشی لەوان بازانی ئەوانە کوناوکون ئەگەڕێن تا هۆمۆیەک لێزبیەک بدۆزنەوە و ئەمانە هەمووی بە ناوی ئازادیەوە بە ناوی مافەکانی مرۆڤەوە هەتا دوایی ئەیهێنن و دروستیان ئەکات ئەیان خاتە ناو موشتەمەعەوە لە دواییشا لە بەجۆ جۆرەکان ئەمانە ئەکوژرێن. بەو جۆرە کۆمەڵگای ئێمەی ئاوا لێ کردووە. خۆشەویستانی من، کۆمەڵگای باشووری کوردستان هێشتا ئامادەیی یا بابڵێن ئامادەژی نییە لەبارەی ئەقلانیەوە بۆ ئەو شتانە. هیچ شتێکیش لەم دنیاەیە هێندە کارەساتبار نییە ئەقلیەتی ئینسانەکان لە ئاستی ئەو شتانیان نەبێ کە ممارەسەی ئەکا و کە ڕۆژانە عەمەلی کاتەوە ئیشی پێەکە. وەکو چی وایە بابڵێن؟ وەکو ئەو مناڵە وایە کە یاری بە ئاگرەکە و کاتێک دەرگەکە بەوەی کە یاری بە ئاگرەکە کە ئازاری پێگەیشتووە کە سوتاوە کە عەزیەت دراوە. حتا خودی خۆشیان لە ژن و دایک و خوشک و کچی خۆیان قبوڵ ناکەن دەرکەون و هەموو ئەو شتانی کە هەیەە هەر هەمووی لە تاریکایی عزیزی من عزیزانی من بەبێ ئەوەی بهێڵن هەروە مەگەر کەسانێک و ئێمە بچێتە ناو کۆمەڵێ مەوازعە و دەرک بۆ شتانەکە و بیگەنە بە مجتەمع. بەڵام بۆ ژن و بۆ کچ و بۆ خوشک و بۆ کەس و کاری خەڵک ئەمانە ئاواکەن ئەگەڕێن ئەوەی جوان بێ دەستگاکانی پاراستن دەستگاکانی زانیاری ئەیان خەنە داو ئەیان خەنە سەر شاشەکان هەرچی بڵێن ئەڵێن تەواوە. بەم جۆرە کچەی داما و لە خشتە ئەبەن دوجاریش کێ باجەکەیدا هەر کچەکە بەڕاستی باجەکەی ئەدان.
بۆ ئەمەش عەزیزان لە دوو سەرەوە قازانجیانە هەم بە ئامادەکردنی ئەم کچ و ژنانە و خستنیان بۆ ناو بازاڕی و سەر شاشە کە خەڵکی پێ لە خشتە بەرێ کۆمەڵگایان پێ فاسد بکە هەم کە ئەکوژێن دەبێتە قەزیە دەڵێ کە سوکارەکەی کوشتیان ئەمە خرابوو ئەمە وابوو بەم جۆرە وەکو ئەبینن تەنها ژنانن یان کوڕان باجی ئەم هەموو بربەرەتی ئەم دەسەڵاتە ئەدەن دەرگاکانەکەنەوە بۆی کچان خۆیان بکەن بە کوڕ کوڕان خۆیان بکەن بە کچ دوجایش دەکوژێن و کەسیش لیان ناپرسێتەوە هیچ یاسایەک نییە زۆربەی جارەکان یەن بە سوڵحی عەشایری و بە سوڵحی خێڵێکی لە دیوەخانەکانە بە بڕێ پارە چارەسەر دەکرێت مۆزوعەکان و کەیسەکان دیزە بە دەرخۆنەیەکرێن و بکوژیش وەکو بەرزێکی بەنان بۆی دەرەچێت و هەموو مۆزوعەکان کۆتاییان پێدێ ئەوەی کە جێگای داخە مێدیایەکمان نییە واتە ئۆپۆزیسیۆنێکی کارامە و ئەقڵمەند و ئەقلانی واتە ئینسانی بێ تا بۆ خەڵکی بۆ کچان و کوڕانی ڕوون کاتەوە تا نەکەونە ئەم داوانە وەسبێنێ لە شەقامێکە دەکوژێن هەفتەیەک دەڕۆژ خەڵکی باسییان نەکات و دوایە جار کۆتاییان پێدێ و هەموو شتێک بیرەچێتەوە عەزیزان من زۆر ئاگادارم بەوردی هەموو ئەوەی کچان و کوڕانی باشوور ئەیکەن ئەتوانم بڵێم لاساییکردنەوەیەکی بێتامە سروشتی کەسەکە خۆی بەو جۆرە نییە لەگەڵ پەروەردەیدا لە مناڵیە ئەمە لەگەڵ پەروەردە نەهاتۆ دروستی نەکردووە ئەو ئەقلیەتە خراوەتە مێشی بە تازەی لە خشتە براوە لە خۆ ڕاڕوود کراوەتەوە ئەقلیەتی شان بەشانی ئەم جۆرە کردەوانە گەورە نەبووە لێرەوەیە دوجار بە تراژیدیایشی خەمناک کۆتایی پێدێت ئەم کشەی کە پێرێشە و تیرۆرکرایان یان کوشتیان ئەگە سەیری کەی تەمەنی 20 ساڵە کەی فێری ئەمە بووە کە کۆمەڵە شتەیە ئاوا قسە و باشی لەسەرکایان ئەمە بکە هیچ تەنها دەسەر جادە کۆمەڵی قساکە ئەیا بە مشتەمە ئەوەش حاڵەکەی کەی بینی کە من بە وردی ئەم شەو ئەمەوێ بۆتان باسکەمەوە وردی کەمەوە بۆ هەموو لایەکتان بەڕێزانی من پارتی و بنەماڵەی بازانی بە تایبەتی نێچیرەوان بازانی لە سەری پەخشانەوەی ئەم هەموو بێڕەوشتەیە کە ڕاوەستاوە کە لە کۆمەلگای ئیسارە ئەکرێ و ئەوەتە کەی بینی نەتیجەکەی چێ بێت عەزیزان جانی حەیرانێکیان هێناوە بە ناوی کشێکی هونەرمەندی شۆڕژێری باکووری کوردستان واتە خۆی کردووە بەو کە ئەو کشە لە باکووری کوردستان ئینسانێکی شەرافەتمەند ئینسانێکی دەنخۆش ئینسانێکی شۆڕژێر ئینسانێکی دژە دەوڵەتی فاشی تورکیا هەستان ئەمان هێناوە بە لایڤی مۆزیک گۆرانیەکانی ئەو لێ ئەدا و دەمی ئەجوڵێنێ بۆی جێبەجێەکەن پاشان ئەڵێ من مناڵەکەی سکمم لەبار بردووە چونکە حەزم نەکردووە لەو پیاوە بێت ئەمە چییە؟ ئەمە کاری میت و دەستگای پاراستنە بۆ ئەوەی ئەو کچە ئەسڵیەکە لە باکووری کوردستان بەدناوکە یە ئەم جانی حەیرانان هێناوە کە ئینسانێکی کە ژنێکی لەگەڵ حرمەتا بۆ سۆزانیە بەڕاستی ئەویش خاتە داوی ئەمانەوە بەکاری ئەهێنن بۆ لێدان لە کچێکی هونەرمەندی شۆڕژێری باکوور بۆ ئەوەی کە ئیعتباری نەهێڵن و بۆی ترۆری کەسایەتەکەی بکەن ئەمە بۆ خۆی ئیشی پاراستن و ئیشی دەستگای میتە خۆشەویستان ئەم بێوارە شتێکم بەرچاوکە و یا برادرە بۆی باسکردم ئەڵێ لە دوای شەڕی لە دوای جەنگی جیهانی دووەم خەڵکێکی زۆر بۆ پاسی ڕاوەستاون نەزمی سەرکەوتنی پاسەکە تێگەدەن لەبەرەوەی کە ئەو خەڵکانەی کە دائەبەزن ڕێگە نادەن بە ئاسانی دابەزن و بڕۆن و ئەمام بچنە شوێنەکانیان هەمووی هوروژبی بۆ هێنەوە کولای خۆمان پێشی بەتەمەنیش بە جەیدەیەک و ڕاوەستاوە ئەڵێ عەزیزان ڕێک و پێشی بوەسن بۆی بتوانین هەمومان سەرکەوین ئەم کار ڕۆژنامە نووسە ئەڵێ بۆچی ئاواکەن بۆچی سەرە ناگرن بۆی هەمومان بە ئوسوڵی سەرکەوین کوڕێکی گەنج لەولاوە ئەڵێ تۆ پاریس نبینی کە چۆن وێران بۆ لەم جەنگەیە کەچی تۆ هی باسی یاسا و ڕێسامان بۆکەی باسی سەرەوەسانمان بۆکەی کابرایش پێڵێ ئەڵێ ڕۆڵە گیان ئێمە جەنگەکەمان دۆڕاندووە خۆ ئەخلاقمان نەدۆڕاندووە جا ئەمە بۆیە بە نمونە هێنامە وە قسەیەکی جوانە بەڕاستی لەویا ئەوان جەنگەکەیان دۆڕانووە بەڵام ئەخلاقیان نەدۆڕاندووە بەداخەوە ئێمە لە باشووری کوردستان لەژێر سایی بنەماڵەی بازانیا بە تایبەتی بە دەرەجە یەکەم دوای ئەوەی جەلاویەکان ئەخلاقمان دۆڕاندووە هەر کۆمەلگایەکە ئەخلاقی دۆڕاند ئیتر تۆ خەم بۆ ئەوە مەخۆ کشێشیە کوژێ کوڕێشیە کوژێ ئەمە وایە چونکە بۆ لەبەرەی ئەو کۆمەلگایە بە عەمەلی کاری لەسەر ئەکرێ بۆ ئەوەی ئەخلاقەتی ئینسانەکان
بدۆڕێ و ئەخلاقی لەدەست بدارە لە ڕاستیە. ئەمە بۆ خۆی کێشەکەی بنەماڵەی بازانی و تورکیا ئەخلاقی ئێمەیان نەهێشتۆتەوە، ئەخلاقیان بۆ کۆمەلگای باشوور نەهێشتۆتەوە. ئێوە لە باشووری کوردستان خۆشەویستان 4 ساڵ و 7 ڕۆژە درامایەکی تورکیان لێیاوە پارتی بە ناوی لێم ببوورە. باشە تۆ وەرە تەلەڤیزیۆنێک بە پارەی دزی و تاڵانی 4 ساڵ و 7 دانە ڕۆژ هەموو شوێ حەڵقەیەک لێ بدا کە ئەم درامایە لە تورکیا قەدەخە کراوە بەڵام لە باشوور ئەیکەن بە کوردی تیڤی بۆ دائەنێن پیارەی تیاسەرفەکەن دەرخواردی مجتەمەعی ئەدەن. باشە لەم درامایە چییە؟ کورد تەکلیفەکان لە براژنی خۆی بۆ سێکس، کورد تەکلیفەکان لە باجیەکەی خۆی بۆ سێکس، پیاو تەکلیفەکان لە ژن خوشەکەی خۆی بۆ سێکس، مناڵ تەکلیفەکان نازانم لە چی هەموو ئەمانە. باشە بۆچی ئەمە دەرخواردی کۆمەلگای باشووری کوردستان پارتی بنەماڵی بازانی؟ بۆ ئەوەی کە ئەخلاق لە کۆمەلگای ئێمە نەهێڵێ. ڕاستیە نەهێڵێ. میت نێچیر و مەسوور هەڵکە و زاهیرەکان ئەڤین ئاسۆکان ئارامۆکان سۆرانەکان کچە مۆدێلەکان هەموو ئەمانە بەشدارن لە یاریکردن بە کەرامەتی ئینسانی ئێمە، یاریکردن بە ئەخلاقەتی تاک بە تاژی کۆمەڵگای ئێمە. کابرایکی هەولێری هەیە ناوەکەی نابم خەریکی ئیش و کاری عەقارات و ئەم شتانەیە. کچێکی مناڵ ئەڵێ کچێکی مناڵ هاتووە بۆ لام زۆر مناڵ بۆ کچەکە وتوێتی خاڵە من چی بکەم تاوەکو ئەو کچانە ببم بە خاوەنی وەنەوشەیەک. ببینە کە ڕۆژگاری کورد بەدەست ئەمانەوە چی بەسەر هاتووە. کچێک بە شوێن ئەوە بگەڕێ کە بتوانێت وەنەوشەیەکی دەستکەوێت ئەڵێ چی بکەم بۆ مناڵیە تا ئەوم دەستکەوێت. باشە بە سەدان خوێڕیان دروست کردووانە بە دەمڕاستی ئەم کۆمەلگای ئێمە. حتا لەبارەی دینیەوە عەبدولەتیفی سەلەفیان دروست کردووە ژنی خەڵک ئەدزێ بە ئاشکرا. دەڵێ من کوڕەکانی خۆم دامەزێنم تۆش ئازا بە بڕۆی خۆ دامەزێنە. ئەڵێ مەسعود وەلی ئەمرە نابێت کە ڕەخەی لێ بکات. باشە ئەم کچێکە کوژرا خۆشەویستان پێیان وتووە تۆ لە فروخی فروغزا دەچیت بەجگەرەکەیەوە ئاتا ئەویش واتی ئەگا کە ڕاستی ئەمە ڕاستە لە فروغە چێ نازانێت فروغ شاعیرێکی عەزیم شاعیرێکی لە لووتکەیە ئافرەتێکی عەقڵانی ئافرەتێکی سەنگین ئەوەیە. باشە لێرەوە خۆی لێ مهم ئەبێ تا ئاوایان لێ کرد تا بۆ دەیان برد. باشە ئەو نوخبە بێڕەوشتەی بە ناوی فێمینیزمەوە قساکەن ئەوانەی کە گوایە خانەی پاراستنی ژنانن. باشە ئەمانە کۆمەلگای ئێمەیان بەم دەردەبردووە. عەزیزانی من دوێنێ 8 مارس بووە بنەماڵەی بازانی بە سەدان ژنی بتۆ دەسەر گۆڕی مەلام سەفا. ئاخر 8 مارس چ ڕەبتی هەیە بەسەر گۆڕی مەلام سەفاوە؟ تۆ هەزاران ژن ئەبەی بۆ سەر گۆڕی مەلام سەفا چ عیلاقیان هەیە بەسەر 8 مارس و خەباتی ژنان و ئالەم بابەتانەوە؟ جابزانن بنەماڵەی بازانی چۆن لەسەر ئەم مۆزوعانە یاریەکە و چۆن کایەکانی چۆنە. باشە بە سەدان دەوڵەمەنی هەڵتۆقیوی ساختە چی؟ سەدان بەناو نووسەر و ڕۆژنامەنووسی ساختەکار مێدیاکاری فاشل ویان لە کۆمەڵگای باشووری کوردستان کرد. خۆشەویستانی من باشە دەوڵەمەند هەیە بە ئیفێک 1 ملیۆن دۆلار ناوتێ بەس عەرزە حرمەتم بۆ ئێوە هەیە. ئەمە چۆن سوارە بوومان نابێ کاکە؟ چۆن شتی وایە بێ کاکەژێ؟ کچەکە بینی ئەمڕۆ وەنەوشەیەکی پێەیە یان جی کلاسی پێەیە بەیانی پێی نامێنی. باشە بە پێڕا بۆ بازاڕ لێی وەرەگرنەوە هەتا ئێرەتێنن بەکارێ بن دوای لێسەنەوە. شێم کاراکە مەسئولینی یەکێتی مەسئولینی پارتی ئەمانە ئەو کاراکەن. باشە لە منی ببیسن ئەم کچە چۆن قوربانیەکی بێگوناحە براکەشی هەروە قوربانیە چونکە لە ناو خەڵکە سوکاتی بە براکەیەکەن بە عایلەکەیەکەن ئەڵێن خوشەکەت وایە خوشەکە ئەمەی کرد خوشەکەی وا بردیان خوشەکە ئاواکە ئەمەیەکە بێحرمەتێکن لە کۆمەلگایە ئەوی چاری نامێنێ ئەچەی کوژێ بەداخەوە بەڕاستی. باشە یعنی کۆمەلگا ئاوای لێ هاتووە بەدەستی پارتی وێچێتیەوە. باشە بۆیە ئەوەی کە ئێستا لە باشووری کوردستان ڕوئەدا دەرئەنجامە. باشە زۆر کەسی تر ئەبنە قوربانی زۆریش پێشتر بوون بە قوربانی. باشە بڕۆ سێریکەن عەزیزانی من هەرچی ساقتی کۆمەلگاکانی ترە لە ئێرانەوە بۆ سووریا بۆ لوبنان بۆ کوێ بۆ دنیای تورکی بۆ دنیای عەرەبی هێناوێنە بۆ هەولێر و بۆ سێبانی بۆ ئالەم بابەتانە. باشە گوند هەیە گوندی لوبنانی لە هەولێر دروستیان کردووە بە سەدان ئافرەتی سۆزانی تێدایە بە ناوی ئازادیەوە. باشە بەڵام هەولێریەشی شەرافەتمەند ناتوانێت بێتە سەر شەقامەکانی هەولێر داوای نانکە داوای کارکە داوای ئازادیکە ئەیگن و ئیخەنە زیندانەوە. باشە بەڵام بۆ بێڕەوشتەکان هەموو شتێک کراوەتەوە.
چونکە کار لەسەر بئەخلاقکردنی کۆمەلگا ئەکەن پارتی وێشێتی باشە ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوا بەڕاستی ئەگەر خەڵکی کوردستان ئێوێ ئەخلاق بژێڕێتەوە بۆ کۆمەلگا بۆ تاک بە تاشی ئەم کۆمەلگایە ئەبێ هەوڵ بدا کە ئەم دەسەڵاتە و کلکەکانی لە باشووری کوردستان نمێنن باشە چونکە عەزیزانی من کەسایەتی هەر ئینسانەیەک بەشێکە لە ئازادی باشە نە بە جگەرە کێشانە نە بە جل لەبەرکردنی پۆڕنۆیە باشە بۆیە لێرەوە بە ئێوە ئەڵێم هیچ دوژمنێک هێندەی بنەماڵی پازانی بی ئەخلاق نەبووە بەرامبەر بە تاشی ئێمە بەرامبەر بە کورد بەرامبەر بە کۆمەڵگای ئێمە باشە ناکرێت کشێشی 18 ساڵەی قۆڕ بەسەر بە بۆنەی سۆشیال میدیاوە بە بۆنەی ئەمەی پارتی وێشێتیەوە ئەیهێنن و ئیسارەیەکەن پارەیە خەنە بەردەستی شوقە و سیارەیە خەنە بەردەستی لە ماوە ئەمیش لە بنەماڵە و کەسوکارەکەی یاخیە بێ لە ماوەی 2 ساڵە دەیان قسە فڕێدا ڤیدۆەکە نیوەی سنگوڕانی بە دەرەوە و ڕوت و قوت بۆتەوە کەچی بەخۆی ئەڵێ وەڵا من یاخیم لە کاتێکدا ئەم بەدبەختە ئەسڵن نازانێ یاخیبوون چییە چەمکی یاخیبوون چییە باشە یەک تێبیشی بۆ نەخوێندەوە عەزیزانی من باشە تەنها وشەکەی بیستووە و بەبێ ئەوەی کە بزانێن مەفهومەکەی چییە بۆ خۆی ئەیڵێتەوە باشە لە کاتێکا یاخیبوون بۆ خۆی فەلسەفەیە باشە بەوەی تۆ لە تیکتۆکەوە 2 قسێ پوچ فڕێدەی تۆ نابیتە یاخی عەزیزەکەی ئارام ئەحمەد ئەوەی سنگ و مەمک و ڕانی دەرەخا نابێتە یاخی ئەوەی یاخیە لە باشوورە ئێمەمانانین چونکە من لە یاخیبوون وەکو فکر وەکو فەلسەفە تێگەیشتوم تەسلیم نابم بە نەزمی تەسلیم نابم بۆ نەزمە چەتەگەری کە لە باشووری کوردستانە هەیە باشە بەڵام منێکی یاخی وەکو ئارام ئەحمەد نەچوون ببم بە هۆمۆ باشە ئەمە چییە وەڵام من یاخیم لە کۆمەلگا و لە دەسەڵات نەچوم ئەخلاقەتی خۆم وێران کەم ئەخلاقەتی بنەماڵەم وێران کەم کەسایەتیم بخەمە سەر شەقام و جادەکان بۆی خەڵک بڵێ یاخیە و من یاخیم و پێشەوانەی خەڵک بیرەکەمەوە شەوانە تابیانی سەرخۆش نەبووم و بڵێم وەڵام من یاخیم بە دوای ژنانە ڕاناکەم و بڵێم وەڵام من یاخیم باشە ئەمە یاخیبوون نییە ئەمە وێرانبوونە حیفە بەڕاستی حیفە ئەو کشە نازدار و جوانانە ئەکەونە ئەو داوانە و دوجاریش قەترە قەترە خوێنیان بە شەقامەکانە ئەڕژێ دەبنە خەمێکی هەتایی لە چاوی کەس و کارەکانیانە حتا ئەگەر کەس و کارەکەشی بکوش بێ دیسان هەر خەمە لە چاوەکانیان بەڕاستی هەتایە باشە خۆشەویستەکانی من ئەگەر قەرار بێ بە تایبەت بە ژنان و کشان ئەڵێم ئەگەر قەرار بێ ئینسان ڕوود بێتەوە و ناوی یاخیبوون بێ یخۆ مانگا ئەوەتە هەیە ڕوتە کەواتە باشین یاخی مانگایە حقیقەتە چونکە ئەو هەمیشە ڕوتە لە واقع بۆیە ئەوە نییە یاخیبوون واتە ناوتن بە دەسەڵاتی فاشی واتە ناوتن بە نەزمی مەوجود واتە نا بۆ دزی بۆ دەستپیسی بۆ نەبوونی ئازادی بۆ کۆیلەتی بۆ ستەمکاری باشە نا بۆ ژن بە ژن بنمونە بۆ لەشفرۆشی بۆ فەسادی بۆ بێڕەوشتی نا بۆ ئەوەی کە کۆمەڵی خەڵک بێ دین بفرۆشێ لەلایەن کۆمەڵی حیزبەوە بۆ مەرامی تایبەتی بۆ کۆمەڵێک پیا و ژن باشە ناوتنە بۆ ئەقڵەتی خێڵەکی یاخی بوون نا بۆ ئەقڵەتی دیوەخان نا بۆ ئەو جۆرە پەیوەندیە پوچەی کە ئێستا لە ناو کەسوکار لەو کۆمەلگاکەی ئێمە هەیە نا بۆ ئەو خزمایەتە پوچەی کە ئێستا لەسەر ئەساسی بەرژەوەندی تایبەت و لەسەر ئەساسی پارە دوور لە خۆشەویستی دوور لە میهرەبانی لە کۆمەلگای ئێمە پەڕی سندووە و ئەوەتە باڵاکە کە هیچ کەسە بەزەی بەش کەسەکان نایەتەوە باشە ئێستا براکەت ئەو نەتۆی ئەوێ کە خزمەتی بکەیت باشە کە بیکەی بە قورژیا 10 ساڵ بڕۆ ئەم کارە بکە ئەگە جارێ نەتکرد پشتت تێیەکە باشە پشتت تێیەکە بە ئارامی ئەخەوێ ئەڵێ هەر برایەکیشی نەبووە لە خۆشەویستانی من ئەمە بۆ خۆی کارە ساتەکەیە باشە یاخیبوون واتە هەڵوێست واتە پەخشانەوەی خۆشەویستی و میهرەبانی واتە سۆز واتە کاری چاکە باشە واتە دڵسۆزی بۆ یەکتر واتە خۆشەویستی و عشق بۆ یەکتر باشە یاخیبوون واتە نابڵێ بۆ ئەوەی کە ژنان و کچانی ئێمە بکرێن بەچی بکرێن بە کەرەسەی ڕابواردن باشە نا بۆ کوشتنی ژنان نا بۆ ئەوەی کە هێشتا کامڵ نەبوون ئەلچی خۆیان قورستر و گەورەترە خەنە سەر شانیان یاخیبوون ئەوە نییە کشێکی قوڕ بەسەر تا ناوکی دەرخاو بڵێ من یاخیم تا بڕانی دەرخات و بڵێ من یاخیم باشە سێکس فرۆشی ژن تێیدا قوربانیە قوربانیەکانی کچان و ژنانی یاخیبوون نییە عەزیزانی من نەکبەتیە بەدبەختیە هاڕینی کەسایەتی ژنانە بە دەستی بێڕەحمیەکانی کۆمەلگای ئێمە بە دەستی پیاوان و ئالەم بابەتانەوە
یاخیبوون ئەوە نییە تۆ بە کشێکی جوانی 8 ساڵە جگەرەیەک بنێ بەلای لێویەوە لە تیکتۆکەوە بە خەڵکی ڕابێرێ شەوانە شەقامەکانە ڕۆژکاتەوە باشە یاخیبوون ئەوەیە ژنان و پیاوان جگەرە نەکێشن چونکە بە جگەرە نەخۆشەکەون ئازاریان پێگا تووشی ئازار ئەبن تووشی سەرەتانە بن بۆن منە یاخیبوون ئەوەیە کە ئێمە تێبکۆشین بۆی ئازار نەهێڵین باشە بۆ ئەوەی برکوژان نەهێڵین لە ژیانی ئینسانەکانە ئەمەی کە ڕۆدا خۆشەویستان ژنان و کوڕان تێیدا ئەبنە خۆراکی فیشەک جا بەدەستی کەس و کار و بەدەستی هەر کەسێکەوە بێ بەرهەمی عەقڵیەت و کارکرد و ئەو کردەوانەیە کە پیاوە شێویەکانی بنەماڵەی بازاوی تاڵەبانی باشە بەرهەمی کار و کردەوەی پیس و چەپەڵی سەرانی پارتی وێشێتیە بەرهەمی پیاوە فاسد و ژن و کچە فاسدەکانی ئەوانە عەزیزانی ئارام محەممەد بەرهەمی عەقڵی شاناز و خوشکەکانیەتی کە چی ئەکەن بەرهەمی عەقڵەتی پاڤێڵ و قوباد و ژنەکانیان و ئەلەم بابەتانەیە بەرهەمی عەقڵیەت و کارە ئەخلاقیەکانی مەلابەختیار و ژن و کچ و دەوروبەرەکانیەتی باشە ئەوەی پیاو دەسێ ئەبەسێ بە سمتێەوە یەک لە ئەوەی کە ڤیدۆکەم بڵاو کردەوە لە ئەستەمبوڵ دانسی بۆکەن بۆ مەلابەختیار باشم بەرهەمی کار و کردەوەکانی شێخ جەعفەر و جەلالی کۆنەبریکار و بەرهەم ساڵح و ژن و کچ و ئەوانەی دەوروبەریانە خۆشەویستانی بەرهەمی سیروان مامز و مەنسوور و کچە فارسەکانە خۆشەویستانی ئارام محەممەد بەرهەمی سەرانی پارتی و ژن و کچەکانیانە ئەمانە پارەیان پێیە پارێکی زۆر بەڵام عەقڵیان لەگەڵان نییە نازان بەم پارانیان چی بکەن جگەر لە سێکس و خواردنەوە و بێشەرەفی زیاتر من خۆم بۆچی قسە ناکەم بۆچی ناچمە سەر باسکردنی کاروکرد و ئەخلاقیەتەکانی ئەمانەی کە ئێستا ناوم پێناون بۆچی نایگەڵمەوە بۆچی بۆ دوو خاشیان ناکەم تەنها لەبەرەوەی کە ئەخلاقیەتم ڕێگەم پێ نادا ئەگەر ئاسان ئەتوانم ئەمانە بەڕاستی وێرانیان کەم دەیان ڤیدیۆی ئەمانم لەلایە دەیان بابەتی ئەمانم لەلایە بەسەدان چیرۆکی خۆیان و خێزانەکانیان لە هەکبەکەی ئارام ئەحمەدایە بەڕاست ئەگەر بمێ لەسەریان قسە بکەم واللهی خۆشەویستانی من ئەمانە شتی وا ئەکەن قەومی لود نەیکردووە والله شەیتان بیری لێ ناکاتەوە خۆشەویستانی من باشە والله ئەوانەی کە لە ئەوروپان لە فیلمی سێکسی دەرەکەن بڕواتە بیر لۆ شتانە ناکەنەوە ئەوەی کە سەرێنی پارتی وێچی بنەماڵەکان ئەیکەن لە باشووری کوردستانە باشە خۆیان لە ناو دنیایەک فەسادی و بێڕەوشتیە قەراریان گرتووە پەلیان کوتاوە بۆ زانکۆکان بۆ قوتابخانەکان بۆ مەعهەدەکان بۆ هێنانی کشە جوانەکان باشە سیاریان ئەدەنێ شوقیان ئەدەنێ پارەیان ئەدەنێ سەرەتا بۆ ڕابواردنی خۆیان دوای فران ئەدەنە سەر شەقام ئەوانش ئەکەونە سەر جادە و دوجار کەس و کاری شوێنەکە ئەیان کوژن و ئەبنە قوربانی باشە بۆیە لێرە من بە هەموو کچان ئەڵێم بە تایبەتی کچە گەنجەکان بە هەموو ژنان ئەڵێم مەکەونە داوی ئەم باندە بێڕەوشتانەی پارتی وێچیتی باشە کچ یا ژن نییە لە میدیاکانی ئەمانەدا لە پەیجەکانیانە لە تیڤیەکانیانە لە ڕۆژنامەکانیانە کارکات و فەساد نەکرابێت بەکاری نەهێنن بۆ سێکس والله تیایان نییە خۆشەویستانی باشە من بە کەسوکاری هەموو ئەوانە ئەڵێم کە لەو شوێنە ئیشەکەن گوێیان لە ئارام محەممەوە بێ با ئەم ڤیدۆیە تەبعەن وای لێ ئەم لایڤە زۆرترین کەس لە کوردستانە ئەیبینێت باشە کچ نییە چوو بێتە مەڵبەندەکان کۆمنتەکان ڕێکخراوەکان لەقەکان ناوچەکان سێکسی لەگەڵ نەکرابێ یان هەوڵی بۆ نەدرابێ کە لەگەڵیان بیکەن باشە کچەکان ژنەکان مەچنە لای ئەمانە نزیکایەتیان مەکەن با نەبنە قوربانی باس بنش باچەکەی نەتەن باشە هەر ئەم ماریایە کە پێ لە هەولێر کوژە یەتە سلێمانی خۆشەویستە بە تۆهمەیەوەی ئەدمینی پێیجێکە بەناوی پێیجی گۆڤەندە نازانم چێ نازانم گۆڤەندە کێیە بۆچی ناگیرێ بۆچی دەست و پەنجەکانی ناقرتێن ئەو نەستەخیفەم ئینسانە باشە کاتێککە گیراوە کە ئاسایش گرتوێتی داوای سێکسیان لێ کردووە باش نییە کەسێک هێناوێتی بۆ سێمانی کە ناوی هاوژینی زیبەیە کە کار بۆ مەلابەختیارەکات هێنایەتی بۆ ئەوێ لەوتەر تایتانیک دەیگرن بەو تۆهمەیە کە باسم کرد باش نییە ئاوای ئەم دەسەڵات و ئاسایش کاتی خۆی پێم وتن ئافەتێکی ئێرانی کوردی ڕۆژهەڵات یە بۆ سێمانی بێ لە باشماخ ئەیگرن جوان ئەبێ ئەم ئەێت دەست ئەو ئەم ئاسایش بۆ ئاسایش ئێنە ناو ئاسایشەکەن زیاتر لە 50 ئاسایش لەگەڵ سێکسەکە هێنی کوردستان باشە ئاوایە ئەمەیە دەسەڵاتی فاسد و بێڕەوشتی پارتی وێچێتی باش نییە تۆ ئاسایشەکەت بێشەرەفە
ئاسایشەکانی کوردستان پێکاتەیەکن لە کۆمەڵی ئینسانی سەرسەری و پۆخڵەوات و بێڕەوشت و نانەجیب بێدایک و باوکی بێژی عەزیزانی من ئەوانە شەرەفی خەڵکی ئەبەن نەک شەرەفی خەڵکی بپارێزن باشە پیاوێژنێکە با بۆ فلانە شاخ و لووتکە بۆ سێ کەس ئاسایش ئەیگرێ لە بەخۆشم لەگەلای بیکەم پۆلیس ئەیگرێ بەخۆشم لەگەلای بیکەم هیچ ئیجراعاتێکی کە ناکات ئەمەیە ئەو وڵاتی ئێمە لە منی وەرگن عەزیزان و خۆشەویستان من قسەم لە ڕووە ئەڵێم مستەفا تااقەتی مسەمسم نییە باشە کچە مۆدێل نییە هەتا ئاوازدانەر و گۆرانی بێشە جوانەکانیان نەماون بەکاریان نەهێنابن سێ کەس لەگەڵ کەسێک نەکەی ناتوانانی سیدێک بۆ بڵاو بکەیتەوە باشە ناتوانانی سیارەت هەبێ شۆقە و خانت هەبێ هیچ کەس نابێتە خاوەنی ئەوانە لە خۆڕایی عەزیزانی من کەسێکی شاعیرم نووسەرم ڕەخنەگرم ئەیبینن بۆ لە کوردستانە خێمەیەکم نییە بۆ دەوڵەمەندێک هاوڕێیە شتێک نایە سەفەرێ بڵێ ئارا مەحەم با من ئەم شتە بۆ تۆ بکەم بۆ کەس پێم ناڵێ لەبەرەوەی ئافرەت نیم لەبەرەوەی جوانی دەوڵەمەند هەیە هاوڕێشە من پێم وتوە هاوڕێجیان یارمەتیمان بە بۆ تەنها ماڵپەڕێک دروستکەین یەک ماڵپەڕ ڕووم لێ ناوە وتوێتی وەڵی پارەکەمان لە فڵانە شوێنە و ناتوانین ئەو بکەین بەڵام کشێکی جوان پێ بڵێ یەکسەر بۆ یەکات بۆ ژنێ پێ بڵێ یەکسەر بۆ یەکە چونکە بۆ باوی چاکەکاری نییە باوی خزمەت نییە باوی سێکسە کشەکە پێی بڵێ ئەلە بەسەر چاو جا ماڵپەڕ چییە ئەمە 5,000 ئیرۆ بڕۆی بێ بە ماڵپەڕێک ئەمە 10,000 ئەمە 7,000 بەڵام پیا پێی بڵێ نایکە من پێم وتی من ناتوانم بیکەم بەڵام ژنێ پێی بڵێ ئەیکا لەبەرەوەی خزمەتی ئۆپۆزیسیۆنکە نەهی ڕەخنەگرتنکە نە هیچ بەڵام ئەگەر ژنێ بی کچێکی جوان بێت یەکسەر بۆ یەکات و تەواو چونکە ئەمەیە ئەسی مۆزەوەکە خۆشەویستە لەبەر خاتی ئیشەکە نییە ئەو کچە گۆرانی بێژە دەنگخۆشەی کە گۆرانی ئەڵێ خۆی باەدا مەسئولێک کڕیوێتی ئەوەی خانوێشی هەیە شوقەیەشی هەیە سەرچاوەکەی بە دەقیقی دیار نییە ئەوەی پەیدای کرد داوێتێ ئەزانین لەکوێ پێی کردووە باشە هەموو ئەو پەیجانەی یەک کچ یان دوو کچیان هێناوە هەواڵ خوێندنەوە ئەم کچانە شەوانە سێکسیان لەگەڵک ئەگەر خاوەنەکانیان نازانن لە ئارامەحەی ببیستن با ڕاستیەکان لە من ببیستن بزانن کچەکانتان منێرن بۆ ئەو پەیجانە مێنێرن بۆ پێیجی فلان و فلان و فلان ئەم بابەتانە چونکە ئەو پەیجانە بۆچی من ناتوانم پێیجێکم هەبێ وەکو ئەمانە و مەجموعەیەک ستافێکم هەبێت و مانگانە پارەیان بەمێ و دوو کش بگرمێکی بە $1500 مانگانە و بەم هەموو کامێرۆشتەوە هەواڵ بخوێنەوە بۆ من ناتوانم بۆ ئەوان ئەتوانن لە شێو پارەیە هێنن قوباد ئەیاناتێ پاڤێڵ ئەیاناتێ مەسعود ئەیاناتێ مەنسوور ئەیاناتێ ئەو کشانش ئەگرن بەکارە نەهێن بە ئارەزی خۆیان ئەوەی ئەڵێوانیە درۆکە ئەوە ساختە چیە بەڕاستی لێرەوە من داوا لە هەموو دایکان و باوکانەکەم کشەکانتان بە ناوی میدیا و منێر باشە ڕێگا مەدەن کشەکانتان نزیکی ئەمانە ببنەوە بە ناوی سیاست بە ناوی مێدیا بە ناوی کاری ڕۆژنامەوانی بە ناوی خوێندنەوەی هەواڵ هەموو ئەمانە ئێستا کار لەسەر بێحورمەتکردنی کشانی جوانەکان ئێوە سیرکەن یەکچی ناشین نایەتە سەر هەتا پەیجەکانیش هەموو کشە جوانەکان بۆ کشە ناشینەکان نایەنن زەحمە نەبێ بۆ کشە جوانەکانی هێنن خۆ بن خۆتان پرسیارم کاکە خۆ ئەم کە لەسەر بۆچی کراوە کە بەم شان و ملۆ نووسراوە بۆ نایهێن بۆ شتێکی بەتەمەن نایەن بۆ ئافرەتێکی 30 ساڵ ناهێن بۆ کشی گەنجە هێنن کە هەمووی تەمەنیان 20 ساڵ و 8 ساڵ و 7 ساڵە بۆ جوانەکانی هێنن بۆ ئێمە مەسەلەکە ئەوەیە قسەی قۆڕە بەزەوەرە هەواڵم بۆ بخوێنەوە هەواڵەکان پێ خوێنتەوە بەڵام بۆ بەکارهێن باش نییە بەداخەوە ئەم کارانە چونکە شیع جەعفەرەکان و مەلا بەختیارەکان و سیروان بازانەکان سەرپەرشتیەکان کانگای فەسادین کانگای بێڕەوەشین تەواوی کەناڵە تیڤیەکان کانگای بێڕەوەشی و فەسادیە باشە وێنەی کچی 20 ساڵم لەنا ئەو مۆبایلەمایە خۆشەویستان کە لەگەڵ مەلا بەختیارە سێکس دەکات بە ناوی ڕۆشنبیریەوە بە ناوی مێدیاوە بە ناوی فیستیڤاڵەوە عەزیزانی ئارام ئەحمەد دڵی نایە سەیری ئەو کچە بکەیت ئەگەر پارە نەبێ ئەو کچە قیزیەتدا بۆ مەلا بەختیار ڕوود بێتەوە نەخێر قیزی نایە بەڕاستی ئەوەیە من دەیان ڤیدیۆ و چیرۆکی سەر و سەمەرەی ئەمانم لەلایە بەڵام ئەخلاقیتم ڕێگەم پێ نادا بۆ کۆمەڵایەوە لەسەر خۆیان لەسەر ژنیان لەسەر کچیان لەسەر کەسوکاریان لەسەر سێکسیان لەسەر دەرمانیان لەسەر تلیاک و حەشیشیان باشە ئەمانە داڕزاون خۆشەویستانی من ئەمانە بۆگەنیان کردووە ئەمانە ئەخلاقیت و شەرەف و کەرامەت و ئابڕویان نەماوە ئەیانەوێ هەمومان بێ شەرەف و بێ ئابڕوکەن خۆشەویستانی من باشە سەرەتا ئەم بێ ڕەوشتیانە لە خۆیانەوە لە دوایی لە ژنیانەوە لە کچیانەوە لە پوریانەوە لە کەسوکاریانەوە هێناویانە بۆ ناو کۆی کۆمەڵگا ڕاستی بەداخەوە باشە
ئەم کشانە ئەهێنن جوانیانەکەن سیارەی جوان شوقەی جوان پارێزیان ئەدەنێ لە شاشە تیڤەکانەوە ڕێکلامیان بووەکەن دەیانهێنن کۆمەلگان ئەناسێنن هەر یەکە بەناوێکەوە باشە. کشانێکی تریش کە لە خوارە لە ماڵە دانیشتن کە ئەمە ئەبینن کشێک ئاوا خۆی باە و خنگی والیەکە و دەموچای والیەکە و جی کلاسێکی پێ و خۆی باە مناڵە 13 ساڵە 15 ساڵ لە ماڵە سەیەکە سێتیڤەکەکە بیرەکاتەوە ئەڵێ من چۆن دەستم بەم شتانە بکە چۆن منیش ئاوام لێبێ چ ڕێگەیەک هەیە بۆ ئەمە بۆتانە هەوڵ ئەدا شەرافە بناسێ مەلابەختیا بناسێ فڵانە فیسار بناسێ بۆی دەستی پێ بکات باشە بەم جۆرە 2000 ئەویش تووشی کارە سات دەبێ ئەگەوتە ناو ئەم داوی جاڵۆکە شەیتانیانە باشە دەبێت و هەوڵی بۆ ئەیە زۆربیان بە مۆزوعەکان ناگەن لە نوێ ڕێگای بەجێ ئەمێنن لە جێگایەکە ئەکوژێن و ئەو ئیشی پێگا بەدناو ئەبێ تا تڕایی تیابێ پیاوەکان بەکاریان ئەهێن و دوایی فڕیان ئەدەن و ڕستوایان ئەکەن ئەمە ڕاستی بەدبەختیەکە لەمەدایە عەزیزانی ئارام محەممەد هەموو ئەمانیان ناوە ئازادی ناوێن ناوە چالاکەوان ناوێن ناو مافەکانی ژنان ناوێن ناوە فێمەنیزم ناوێن ناوە یاخیبوون و ئەم چەمک و قسە قۆڕانەکە هەموو شتێک لە کۆمەلگای ئێمە هیچ و پوش کراوە سەر تا پایشی سوێن بە خوددا لەش فرۆشیە ژنان تێدا دەبنە قوربانی دەبنە خۆراکی ئەم هەموو حوتە دایان پیسەی سەرانی پارتیوێکێتی و پیاوەکانیان باشە بە ئاشکرا ئەمانە خۆشەویستانی من ڕێکلام بۆ نێربازیەکەن بۆ لێسبێسیەکەن بۆ خواردنەوەی مادە کوحولیەکان بۆ حەشیش بۆ دەرمانیەکەن باشە منطقی تیان نییە بەم چاوانەی خۆم بینیومە کوڕێکی گەنج تەمەنی 16 ساڵە قژی کردووە بە دەفتەر ئاوا ڕەنگە زۆربەتان بینی بێتن لە تیکتۆکە ئاوا دەسا بەقنیە و ئەڵێ ئەمڕۆ هەشتم ماوە من ئەمەم بۆ چییە بۆ خزمەتی کورد دەبێت باشە دەی بە ویژدانتەن ئەگەر ئەمە برای تۆ بێ تۆ چیەکەیت باشە ئەگەر برای ئارامە بێ من چینم کوڕەکە ها باشە بڵێم ئافرم بڵێم مۆدێڕنی بڵێم یاخیت بڵێم ئازادی خوازی بێنە پێچوی خۆت برایشی ئارام محەممەد تەمەنی 16 ساڵ بێ با بەقنی خۆیان بڵێ ئەمڕۆ هەشتم ماوە باشە تۆ من بڵێم چی هەموو کوش بڵێ ئارام محەممەد تۆ بێ ئەخلاقی براکەت وایە باشە وەرە خۆتان وەڵام بەم بنەوە ئێ عەزیزەکەی ئارام محەممەد لەم هۆڵەندایشا کوڕی گەنجی هۆمۆیە ئەچی ئەو کارەیەکە بەڵام باسیشی ناکە نایە بە تیکتۆک و نایە بە سۆشیال میدیا بڵێ ئەمڕۆ ئەوە کرد و ئەوە ماوە ئەوە مالێ کرد و ئەلەم بابەتانە تۆش کە کارەکە ئەەکەی بۆ چی بڵاویەکەیتەوە عەزیزەکەی ئارام محەممەد کارەکە ئەەکەی دیێت دەرێ ئێ بۆ بڵاوی ئەەکەیتەوە ئێ برایەکەی بێ ئەو کوژێ بەساڵ لە کۆمەڵ ڕۆژان ئەو کوژن کوڕان ئەو بن حتا لەگەڵ تا ڕابێن ڕابێن دەیکرێکە دوو چەقۆگەن بۆ تا کوژن باشە بۆیە خۆشەویستانی من ئەمە ڕێک سەردەمی هیچ و پوچیە دوور لە ڕێی هەر هەمووتان باشە بێ ئەخلاقەکانی زوویش ئێستا ناویان ناوە یاخیبوون و مۆدێڕن و ئازادی خوازی و فێمینیست و کۆمەڵی قسەی قۆڕ و قسەی پوچی تێ ئاخر وەرە خۆشەویستان کۆمەلگا بدە بەدەست ئەمانەوە ئەبێت چارەنووسی ئەم کۆمەلگایە چی دەبێت چۆن غەرق نابێت لە پیسایی تۆ ناکرێ بەناوی ئازادیەوە بەناوی مافی مرۆڤەوە بەناوی مۆدێڕن و فڵانە فیسارەوە ئەم کۆمەلگایە ئاوا وێران بکەیت باشە ئەم هەموو کشە نازەنینە بەلاڕێیا ببرێ و ببێتە قوربانی عاقبەتی لە شوێنەکە بکوژێن بابا تەواوی شەڵتەرەکان جێگای دەڵدانی ژنان بوونەتە کانگەی فەسادی و بێڕەوشی خۆشەویستانی بن ژنان و کشان کارەکەن لە چیە لە هەر شوێنێکەوە دەرگیان بۆ بکرێتەوە باشە بۆ سێکس فرۆشی دەیان بن بۆ ئەم مەسوول بۆ ئەو مەسوول بۆ ئەملا بۆ ئەولا بۆی بن بە خاوەنی پارە باش بۆیە من لێرەوە داوانە هەموو ژنان و کچانەکەم بە دەرەجەی یەکەم ئەگەر ئەتانەوێ ڕزگار بن نەکەونە ئەم داوانە لە ڕێکخراوەکانی ژنان دوورکەونەوە باشە دوورکەونەوە لە ڕێکخراوەکانی ژنان بۆیە ڕزگارتان بێ لەمان دوورکەونەوە عەزیزان خێزانە بەڕێزەکان باوکان ئەوانەی گوێتان لە منە دایکان خوشکان برایان هەر هەمووتان کۆمەلگا بەبێ ئەخلاق نابێت کۆمەلگا دەبێ ئەخلاقی هەبێت لەمە ببیست ئەبێ ئەخلاقی هەبێت جێگای داڵدەدانی ژنان و کچان گەورەترین زەربەیان لە کچان و ژنان داوە جێگایەک نییە بۆ چاکردنەوەی ئینسان لەبارەی ئەخلاقیەوە لەبارەی ڕەوشتەوە باشە چونکە بەڕێوەبەرەکانی خۆیان هی ئەو دەسەڵاتن وە خۆیان وان لە حەقیقەتە من ژن دەناسم بە گیانی خۆم بە گیانی ئێوە بە گیانی خۆشەویستانم ژن ئەناسم لە تیڤی کورساتەوە بە شەوە باسی خێزان و باسی مەسائلی ئەخلاق ئەکات هەموو هەفتەیە دووجار ئەچێ بۆ هەڵەبجەی کۆن معشوقەی هەیە بۆ پیاوەکە کە دەوڵەمەندە باشە
پارە پێیاکە بە پارە بۆ پارە دەی تۆ چۆن ئەماکەی بە مامۆسا کە دەستی ئەخلاقی کۆمەلگاکە دابدا لە تیڤی کورساتەوە باشە دەیان مامۆسای زانکۆ هی قوتابخانەکان زانکۆکان مەعهەدەکان ئەناسم ئێوەش ئەیناسن لەگەڵ قوتابیەکانی خۆیان سێکس دەکەن بۆ ئەی دەریان چێنی ئەسڵەن دەیان بەناو مامۆسا ئەزانم لەگەڵ قوتابیەکانی خۆیانە زەواجیان کردووە زەواج لەگەڵ کچە قوتابیەکەی خۆیان زەواجی کردووە لە کاتێکە بەپێی هەموو پرەنسیبێک لە کاتێکا کە تۆ مامۆستای چی پیاوبی یا ژن بیت دەبێت دایک و باوکی قوتابیەکانی بیت نەک مامۆستا پیاو سێکس لەگە کچەکانە بکە مامۆستای ژن لەگە کوڕەکانە بیکات دایک و باوکی کچ ئەدەرێ بۆ لای مامۆستایەکی زانکۆ بۆ مامۆستایەکی مەعهەد بۆ ئەوی کچەکەی فێری ئەخلاقە فێری تەربیەتیکە تۆ مامۆستا چۆن تەماحی تێکەی لەگەڵ ئەوە دەرێ سێکس کرد چۆن شتی وایە لەکوێی دنیاشتی وایە تۆی مامۆستا تا ئەو ڕۆژەی کە تۆ دەست بۆ کچە ئەڵێیتەوە ئەوە کچی خۆتە چونکە ئامانەتە لای تۆ بۆ ئەوەی هاتووە کە فێر بێ بۆ ئەو نهاتۆ تۆ بچی سێکسی لەگەڵاکە هەی بێ قیمەت باشە دەبڵێن هەزار جار بۆیە لە باشوورە فەسادی و بێڕەوشتی بۆتە جێگەی شانازی بۆیە ئەمانە بەڕاستی ئاواکەن خۆشەویستانی من باشە تۆی باوک تۆی دایک تۆی برا کاتێک ئەزانی کچەکەت بە ناوی ئیشەوە بە ناوی لە فلانە کۆمپانیا بە ناوی لە فلانە مۆڵ لە ماوەی ساڵێکە ئەبێتە خاوەنی جوانترین ئۆتۆمبیل و شوقا چۆن ناپرسی لێدا دەکەی من ئەمە چۆن پێیا کردووە خەزنە دۆزیوەتەوە پارە بۆ باریوە خۆ دیارە بەچی پێی کردووە بۆچی خۆتان لە جێدیەتە نەمۆساکانە ئەی بۆ دوایی ئێشی کوژن کراوەیە ئەگەر کچەکەت یەک مۆبایلی پێ بوو سەرچاوەکەی دیار نەبوو لێ بپرسە بڵێ لەکوێ هێناوە هەتا کوڕەکەیشت بڵێ لەکوێ هێناوە زایمان نەبی نابێ قوبوڵێکی تو سەرداخی چونکە ئەمە ئەکشێ بۆ شتی تر ئەڕوا و دەوردە باشە تەواوی ئەو ژنانەی کە باسی فێمینیزم و کێشەی ژنانەکەن خۆیان فاسدن درۆزنن ژن و کچفرۆشن باشە باشین قسەیش بۆ ئەمە سەلماندنیەتی بۆ هەموو لایەک ئازیزانی من لە ساڵی 1990ەوە ژنان و کچانێک هی هەموو حیزبەکان دەرەوەی حیزبەکان کۆ ئەبنەوە ڕێکخراو دروستەکەن خان و دانێن جێگا دانێن ناوی ئەنواع دروست دەکەن لە تیڤەکانە دەرەکەون دەنووسن قسەیەکەن مزاهرەیەکەن کەچی دوجار دوای 30 ساڵ زۆرترین ژنە کوژێت زۆرترین فەسادی بێڕەوشی بڵاوە بێتەوە باشە زۆرترین ژنان و کچان ئەبنە قوربانی ماناکانی ئەمە چییە جگەر لەوەی کە ئەیسلمێنێ ئەوانە هەمیان درۆکەن هەمیان بازرگانن بەڵکو باوەشێنی پشکۆی بی ئەخلاقی ئەەکەن بۆ تێکرای کۆمەلگا خۆیان پارە پێیاکەن خۆیان فاسدن خۆفرۆشن باشە ژنی ئەو دەسەڵاتن ئەچی خۆیان ڕائەپەڕێن بۆ پارە بۆ گیرفانیان بە خەنەجی ئەو دەسەڵاتە لەمە بەدە ئەگەر ئەمانە خۆیان ساغ بوونایە خاوەنی ئەخلاق بوونایە وەژنان بپاراستەیە فێریان کردنایە خۆ ئەبوو بەرهەمیشی هەبووایە بۆم کۆمەلگای ئێمە ئەبوو ئێستا بێڕەوشتی کەمی کردایە ئەبوو فەسادی کەمی کردایە ئەبوو ژنان و کشان ئەوەندە نەکوژرانایە نەبوونایە بە قوربانی باشە کەواتە ئەمانیش چەریشی ئەو دەسەڵاتن و بێڕەوشتن وەکو دەسەڵاتن بۆیە سیرکەن هیچ ژن و کچێ ئەگەر جوان نەبێت دەرناکەوێت دەریشکەوێت ناگاتە هیچ مەگەر ئەوەی بە پارەی مەسئولێ پشێ سەر لە نوێ خۆی تازە بکاتەوە بە عەمەلیات و ئەو شتانی کە نائی جوانکاری و سیوانە بابەتانە خۆشەویستانی ئارام ئەحمەد هونەرمەندێکی ژن خۆشین دەنگی هەبێ بەتواناترین هونەرمەند بێ ئەگەر جوان نەبوو خێری نەبوو بۆ مەلا بەختیارەکان و سیروان بازانی فڵانە فیسارەکان باش نییە ناتوانێت یەک گۆرانی بڵێ بیشیڵێ کەس گوێی بۆ ناکرێت حسابی بۆ ناکرێت ڕیکلامی بۆ ناکرێت باشە بەڵام جوان بە سێکسی بە شەوێ لەگەڵ مەسئولەکە بخەوە میدیاکە ئەخاتە خزمەتت پارەت بۆ هەڵ ئەڕێژێ هەموو گوێ لە گۆرانیەکەت ئەبێ هیچیش نییە گۆرانیەکە دوجار فڕی بەسەر هونەریشەوە نییە باشە دوو جار گوێی لێ بگرە گۆرانیەکە مردووە تۆپیوە مردار بووتەوە بۆ چونکە تەنها سمت بادان و سنگ بادانە چونکە توجاریە چونکە مەسەلەکە سێکسە مەسەلەکە ڕوژاندنی شەهوەتە ئێستا ئەمانە بۆتە باو باشە مۆدێلات و شت لە کوردستانی باشوورانی عەزیزانی من قسەی قۆڕە تۆ دانیشی قنبایی برنجی مەحموود ناکا بە خاوەنی جی کلاس داریگە منجی مەحمودیشی کاکە تۆ لەش فرۆشی تۆ من هیچ حاشا حازی ناکەم لە حەقەتە من تووڕەم لەو کۆمەلگایە بۆیە ئەوەی کە بە دەمابێ ڕاستی ئەیڵێن
باشە من دینە و مینە و فڕانەوەمان نازانم چی باشە هیچیان فریان بە هونەرەوە نییە باشە ماڵەکەی هەڵکە و زاهیر کانگەی فەساد و بێڕەوشتیە نەک کانگای ئاواز و هونەر هەر ئەوەیش هەتا ئێستا یەک گۆرانی بێژی نەبووە کە بڕ بکات باشە دوای ماوەیەک هەمیان ئەمرن و کۆتاییان پێدێ یعنی هونەرەکەیان چونکە هونەر نییە ئەمرێت باشە بۆچی من لەسەر مەسەلەی ژن قەت قسە ناکەم عەزیزانی من چونکە من پیاوم من دەمێ ژنان خۆیان قسە بکەن نەک من جێتی ئەوان قسە بکەم لەگەڵ ڕێزما بۆ زۆرێک لە پیاوانیش پیاوی کورد ڕۆڵێکی زۆر سەخیفانە هەیە لەم کوشتارگای ژن و کچانەیە عەزیزان باشە لە کۆمنتێکەوە تا دێڕێ تیاپا هەڵدانێ درۆینە و سێکسیانە کەیکەن دیقەتم ماوە عەزیزانی من کچێک ڕوخساری ناشین بێ و بکوژێ لەگەڵ کچێکی جوانابێ فەرقیان هەیە باشە لە ڕوانگەی پیاوانی کوردەوە لە ڕێی پیاوانەوە بۆ ژنە جوانەکان زۆر بەداخن بۆ ناشینەکان زۆر بەداغنی بۆ چونکە لە ڕوانگەی ناوگەڵیەوە بڕیاریاوە نەک لە ژن دۆستی و لە ژن دۆستیەوە حقیقەت لێەوە بڕیاری نەیەوە بۆیە بۆ ژنە جوانەکە زۆر بەداخە ڕستمەکەی بڵاوەکاتەوە شیعری بۆ نووسێ ئەماوە بەڵام ژنەکە ناشین بەشگوێشی نێت بۆ چونکە لە ڕوانگەی ناوگەڵیەوە لە ڕستمەکەی ڕابێنێ ئاوایە باشە خانمێ دەستی دەرەخا دەیان هەزار لایک و کۆمنتی بۆچێت باشە هی پیاو یەک تۆزێک مەمچی دەرەخا هەزاران جار بە قوربان و بەساقەیە بن کۆمنتی بۆکەن بۆی ئەنووسن قسەیەکی قۆڕەکە ناوی ئەنێن شاکار باشە دەڵێن شیعر دەڵێن هونەر ئەو کشە گەنجە کەوتی ئەما بینێ ئیسارەیە بێ خۆی لێبێ بە کۆپسکایە خۆی لێبێ بە فڵانە ئافەت و فڵانە فیسار و ئەلەم بابەتانە ئەو واتێکا کە بەڕاستی مهمە بۆیە پیاوان ئاوا پێ هەڵەتەن شاکار خوڵقێنە جوانە نازانێ پیاوان لە ڕوانگەی شەهوەتەوە ئەو قسە ناکەن لە ڕوانگەی سێکسەوە ئەو کۆمنتانە بۆ تۆ ئەنووسن دادەکەی من باشە لە ڕوانگەی سێکسەوە ئەو لایکانە بووەکە نەک ئەوەی کە تۆ شت بیت نەک تۆ مهم بیت خۆت لێ بێ بەشت خۆت لێ بخۆت لێ مهم نەبێت بەوە نابی بەشت بشی چوار ڕستە لە کتێبێک دەربێنی بێ بڵاوی کەیتەوە چوار ڕستی ئارام ئەحمەد بەری بشی بڵاوی کەیتەوە بەوە نابی بەشت باشە من لێرەوە بە هەمووتان بڵێم ڕەفاقەتی پیا و ژن کچ و کوڕ نیوەی دڵداریە لە منی ببیستن باشە لەم سێ ڕۆژەیە کە ئەو ژنە کوژاوە لە هەولێر زیاتر لە 10 کەس نامی بۆ نووسیم کاگەرا من هاوڕێی نزمی ماریا هاوڕێی نزیکی ماریا بووم دەی تۆ بۆ هاوڕێی نزیکی ماریا کاکیجیان کەڵەگا بۆر تۆ بۆ هاوڕێی ئەوی ئەی بۆ من هاوڕێی نیم سوێن بەخوا کە کوژاوە ناویم بیستووە نەمزانیوە باشە نەمزانیوە کە هەتا کوژاوە اینجا بیستووە باشە ئەوە بۆ من هەموو کون ئەم ناسێ یەک هاوڕێی کچم نییە ئێوە بۆ ئەم هاوڕێ کچانتان هەیە زەحمەت نەبێ ئەی بۆ من نیمە لە زۆربەشان قۆسترم خۆ کاکیژیان هەموو کونج من ئەناسێ لە ناو دەرەی وڵات ئەی بۆ یەک هاوڕێی کچم نییە ئێوە بۆ هەتانە هاوڕێی کچ ژنێکی دامە دوو قسەم لەگەڵ هاکە ئەو نە قسەم ڕقە ئیتر بەحاکی نایەتەوە بڵێ ئارام ئەحمەد چۆنی باشە بۆیە بەم جۆرە بەلاڕێە ئەبرێ پیاوان ئیساریەکەن بە باڵایە هەڵەڵێن کە کوژرایش دێڕێکی بۆ نووسن و دوای هەفتەیەک مەلەفەکە داخرێ و کچ یان ژنەی قۆڕ بەسەر قڕەکرێ بەسەر یا و کۆتایی پێێت و تەوا باشە کچ و ژنانی خەڵک هانە دەن بەڵامی خۆیان نا باشە سنگی کچانی خەڵک ئەبینن بەڵامی خۆیان نا هەموویان بۆ یەکتری ئاوان هەمووی درۆزن و ساختەیە لە حقیقەتە کۆمەلگایەکی دوور و دەڕوو ئەو کچە داماوە ئەو ماریایی کە پێرێش کە و دێشەوە کوژا لە شوێنێکە بینم ئەڵێ من ئەمرم و جوامێریەکانم دەمێنێتەوە ئەمە پیا وای لێ کردووە ئەم کچە ئاوا بیرکاتەوە لە کاتێکدا جوامێری چی چاوەکەی من بۆچی تۆ خۆتت لێ بووە بە شتێک کە نازانیت کە تۆ هەن نازانین جوامێری یعنی چی تۆ ناتوانین لاپەڕەیەک لەسەر جوامێری بنووسی کە جوامێری ئەگەر دەراسەیەکە یەک تێبی ئەوێ لە حقیقەتە باشە جوامێری بەجگەرە کێشان و بە یاخیبوون لە دایک و باوک تێگەیشتووی چی هەیە لە باوکو دایکی زیاتر تۆی خۆش بێ ئەی کچ ئادەی کچەکان بە من بڵێن چی هەیە ئێوە بە من بڵێن هەموو کچەکان بە ئەمشۆ گویان لە من بێت باشە چی هەیە ئەوەی لە باوکی بەقەدەر باوکی ئەوەی خۆش بێت ها با پێتان بڵێم بە هەموو کچەکان ئەڵێم بە هەموو ژنە گەنجەکانیش بڵێم هیچ خۆشەویستیەک ئەمڕۆ لەم دنیای سەرمایەداریە نەماوە بۆ تۆی کچ هی باوکو دایک نەبێت ئەگەر گەمژەنیت تێبگە لەو قسەی ئارام ئەحمەد تەواوی پیاوەکان کە گوایە خۆشیان ئەوی خۆشیان ناویت تەنها بۆ سێکسە حتا هاوسەرەکانیش هەر بۆ سێکسە هەر بۆ خۆشیەکانتانە باشە بۆ ژن بوونتە تەنها خۆشەویستیەک لە دنیاە ما بێتەوە هی باوکتانە بۆ ئێوە هی دایکتانە بۆ ئێوە
تۆ ئەگەر کچیکی جوامێری لە باوکتەوە فێر بە ئەگەر پێ دوایە باوکی کۆنەپەرستە بەگوێ ئارام ئەحمەدکە تۆش کۆنەپەرست بە باشە بەتەنها ئەو قەڵایە بۆ تۆ ئەو پشتە ئەو پشتیوانتە ئەو نەبێ کەس بۆ تۆ نابێ بەڕاستی لە منی ببیستە ئەم نەسیحەتەی من بۆ وەکو ئارام ئەحمەد وەکو ئارامی حاجی عەلی پێنجێنی بۆ هەموو ئەو کچانە هیوادارم وەکو گوارەیەک بیکەنە گوێتان تەنها بۆ ئێوەیە من زۆر گەنج بووم بەڵام خوێنەرێکی زۆر باش بووم لە سلێمانیە شەو ڕۆژ خەریکی کتێب خوێندنەوە بوو خۆم لێ بوو بەسارتەر وەنیە کتێبم خوێندبووە حتا وام لێ هاتبوو باوەڕم تووشی وەهم بوو بووم باوەڕم بە ڕوخاندنی حکوومەتی عێراقی نەبوو ئەموت ئەبێ ئەم دنیای یەک ڕێبی بە عەرزا بیر و خوێنیت و یەک حکوومەتی سۆسیالیستی بنیاد بنیت باشە ئاوا بیرمە کردەوە کە باوکم قسەیە کرد و نەسیحەتیە کردم ئیتر نییە شێخ نەهرۆم نامە دەموت لە وەرە دڵی خۆمە دەوەرە منێکی خوێنەوار من کتێبی سەرمایە ئەخوێنمەوە مختارەتەکانی لینین ئەخوێنمەوە کتێبی دایکی مەکسیم گۆرجی ئەخوێنمەوە کتێب ڕۆمانی نینای سابتی ڕەحمان ئەخوێنمەوە کتێبی دانسقە ئەخوێنمەوە کەشی ئەم کابرا نەخوێنەوە باوکم بەچێت نەسیحەت مەکە هەر لەخۆ ئاوا بیرمە کردەوە داخەکەم دەن تێگەیشتم باشە ژیان بۆ ئەو بۆ باوکی نەخوێنەواری من سەدان زانکۆ بوو باشە من بە کتێب قسەمە کرد بەڵام ئەو بە تەجروبەی ژیان قسەیە کرد باشە ئەو هەموو ئەم شتانەی بە ئێسکەوە قبوڵ کردبوو لە ناو ژیانی ڕۆژانە بینی بووی ئەیزانی مەلام سەفا چییە ئەیزانی پێشمەرگە چییە باشە بۆیە ڕۆژگار دەریخست ئەو ڕاستی کرد و من هەڵم کرد باشە من دوجار خۆشمم بۆ نەگۆڕا باشە نە کوردستان و نەک دنیایش تەنها نێشم توانی خۆم بگۆڕم وەکو ئارام ئەحمەد باشە باوکی من هەمیشە لە کوڕەکانی ئەدا لە ئێمە بەڵام هیچ کاتێ من نەمبینیوە لە کچەکان بدات چونکە من چوار خوشکم هەبوو باشە هەمیشەش حەزیە کرد کوڕی ببێت بەڵام وەکو وتم زۆر ئازاری ئێمە و کوڕەکانی ئەدا بەڵام لە کچەکانی قەت نەئەدا من وا بەزانی کە باوکم زۆر دژی مێینەیە لە عەقا باش نییە بەوە نەبوو کە لە کچەکانی نەئەدا بەڵام چونکە ئەیوت بە هەر کوڕمان بێ ئەوانە وەک کچیشمانە بوو بەڵام من وام ئەزانی ڕۆژێکیان هاوان هەنیامی وڵات خوشێکم هەبوو لە سلێمانی لە یەکێ لە گەڕەکەکان هاوسەرەکەی پارتی بوو نەخۆش بوو خوشەکەم تووشی نەخۆشی بڕشانەوە ئەلم بابەتانە بوو وەڵامیش بەپەلە خۆم گەیان بوو ئەوێ کە بچم بۆ لای ببم بۆ خەسەخانە باش ئەو کاتە تەلەفۆنوشن وەکو ئێبسەردەمی ئێمە نەبوو من گەیشتمە کۆڵانەکەی ماڵی ئەو خوشکەم بینیم باوکم ئاوا خوشەکەمی خست بۆ باوشیەوە بەڕاکردن ڕای کرد بۆ تەکسی ڕەنگ بەڕوێ نەما بوو ئەو کاتە تێگەیشتم کە باوکم بۆچی لە کچەکان نادا بۆ تەنها لە ئێمەدا لێەوە تێگەیشتم باشە من وەکو ئارام ئەحمەد 25 دانە ساڵی ڕەباق لەسەر هەڵوێستەکانم نەمتوانی باوکم ببینمەوە دەیان جار بە تەلەفۆنی بە منی وت وەرەوە با ببینمەوە بەڵام باوکو قسەی خۆی و دیارە و قیامەت نەکەوین باشە بەڵام من بۆم نەکرا عاقبەتی ئەوە بوو مرد من باوەڕ ناکەم خۆم بە کەسی خراپ بزانم بەڵام هیچ کاتێک گومانم لەوە نییە کە خوددا هیچ کاتێ لەو ئارام ئەحمەد خۆش نابێ کە دڵی ئەو پیرە پێوام شکان کە نەڕۆشمەوە باشە هەرچەندە ئەگەر دەستاتم هەبوو هەیە 100 باڵم بۆ فرین پێیا کرد بۆ یەک باوەشی پێ بکە بەپێ ئەگەڕامەوە بۆ لای بەڵام نەکرا بوو بە قوربانی شەڕەکانی من و هەڵوێستەکانی من دژی پارتیەکێتی دوجاریش هەردووکمان زەرمان کرد بۆ هەتا کەسیش پێی نازانێ بەڕاستی باوک ئەوە نازانێ باوک ڕۆڵەکەی ئەوێ لەو کاتێشەوە دەیان جارتە خەوم لە خەوی شاڕوم لێ وەرە ژێڕێ یەقچشم لەگەڵ ناکە چکە بۆ دڵی شکا ئەمەم بۆیە وت مەبنەوەی دڵشکانی باوکتان بە کچەکان هەڵێ من بۆ خۆم کچێکم هەیە هیچ پێ لەم دنیاە نییە ڕاست بێتەوە بڵێ من کچەکەی تۆم خۆشتر ئەوێ لە تۆ شتیوان نییە بەڕاستی شتیوان نییە با لێرەیە بە کوتیش بێ پاسی خۆشەویستی ئەم سەدەمەتان بۆ بکەم پیاوەکە تۆی خۆشەوێ گوایە عاشقتە باشە کە خۆشی ئەوێ بەڵام چێژی تۆی ئەوێ چێژی جەستەی تۆی ئەوێ واتە خۆشم ئەوێ تا خۆشیم بیتێ لەزەتم بیتێ کە خۆشی نەدامێ خۆشم ناوێت ئەمە خۆشەویستی نییە
ئەمە بەرژەوەندیە خۆشەویستی بەخشینە ئەوەی تەمەنای خۆشبەختی بکەی بۆ ماشۆخەکە باشە نەک ئەگەر بۆ خۆت نەبوو دۆزەخی بۆ تاو بدەی بەڕاستی باشە هیچ کاتێ لەبەر هیچ کەسێ لەبەر هیچ هۆکارێ مەبنەهۆی دڵشکانی باوکتان چکە تاماون خۆشی لە خۆتان نابینن لە منی ببستن باشە ئەمە کە بە کچەکان ئەڵێم تا سنوورێکی زۆر باش بە کوڕەکانیش ئەڵێم کە تێبکردەوە باشە چونکە من دڵیاندەوە تۆی کچ هیچ کەسێ نییە وەکو باوکە تۆی خۆش بێت نە براکە نە خوشکەکە نە هاوسەرەکەت باشە نە ئەوەی کە شەڕ ڕژانە بە قوربان دەبێ باشە نا بەس باوکتە خراپترین و نەزانترین و هەژاترین و نازانم چیترین باوک لە هەموو ئەوانە دوجار باشتر باشە بۆیە من لێرەوە لەخوا داواکارم کە هیچ کچێک نەکەوێتە بەرغەزەب و دڵشکاندنی باوکی باشە ئەگەر باوکی دوورکەوێتەوە لێ ئەگەر یەک لێشی لێ نەدا تەنها بە جۆرێ دڵی بشکێ و چاک نەبێتەوە حتا هیچ ئازارێکیشی پێ نەگەێنێ تەنها پشتی تێبکە بەڵام تۆ بەرغەزەبی کەوتووی تاماوی خۆشی لە خۆ ناکەیت باشە بۆیە ئەڵێ مستەق جارێکەمەوە تەنها خۆشەویستیەک ئەمڕۆ لەم دنیایە ما بێ خۆشەویستی باوکە بۆ کچەکەی کچەکەی بۆ باوکی لە منی وەربگرن لێرەوە بە هەموو باوکەکان و بەژنەکان و بەکچەکان ئەڵێم کچەکانتان مەکوشن لەگەڵیان بڕۆن لە مناڵیەوە مایانکەن بە خۆراکی شوکردن لێیان گەڕێن بای باڵی خۆیان بدەن بە جۆرێک نە زۆر بەفڕن تاوەکو ئەم کچە قوڕ بەسەرە باڵەکانی بشکێ نەکەمیش تا فێرە فڕین نەبێت واتە ئاوا بەوریاییەوە نە ئەوەندە بفڕن تا باڵیان بشکێ نە ئەوەنەیش نەفڕن کە فێرە فڕین نەبن باشە بۆیە خۆشەویستانیان ئەمە ئەوانەی بەر کەلتور ئەکەون دوو جۆر مرۆڤن لەم قۆناغی ئێمە یەکێکیان ئەوانن کە دەیانەوێ ممارەسەی ئەو ئازادیە بکەن کە دژە بە بەها و نەریتی باو بەڵام تەنیا لە بازنەی ژیانی تایبەتی خۆیانە و بەس دووهەمیش ئەوانن کە بە ئاشکرا هەوڵێکی ڕادیکاڵانە ئەدەن بۆ گۆڕین و دەستکاریکردنی داب و نەریت و کەلتور کە ئەمەش ڕاستە خۆ ڕوبڕووی مەرگیان نەکاتەوە بۆیە ئەکرێ چوارچێوەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی بەردەوام بن و بمێننەوە بۆ گەیاندنی پەیامەکەیان و گەیشتن بە ئامانجەکانیان بەر لەوەی بکرێنە ئامانج بەر لەوەی ببن بە قوربانی بکوژێ من لێرەوە بە هەموو کچانی کورد ئەڵێم بە هەموو ژنانی کورد ئەڵێم بۆ ئەچنە جەنگیەکەوە کە ئەزانن تیا ئەدۆڕێن بۆ من خۆم ناچمە جەنگیەکەوە کە بزانم تیا ئەدۆڕێن لە سەدا سەد لەم ماوەیە بە دەرێکم لە سویدۆ هاتبوو وتی وەرە با یاری هینکەینەوە نیە بە تاقتشانشم نیە یاری دۆمینەوتم بۆچی بیگەم من ئەیدۆڕێن چکە من نازانم بۆ شتانە ئەزانم کە ئەدۆڕێن باشە عەزیزان هەر مرۆڤێک لە هەر کۆمەلگایەکە بژی عادەت و تەقالید و یاسا و ڕێساکەی ئەزانێ چۆنە باشە نەریتەکان ئەو ڕێسایانن کە کۆدەنگی کۆمەلگای لەسرە لادان و دەرچوون لێ دەتخاتە دەرەوەی خۆی ئەمە لە من ببیسە لێرەمە بەس ئەوە نییە کە نەریتەکان باشن یان خراپ باشە لەگەڵی دابین یان دژی بین من گومانم لەوەدا نییە کە هەندێک نەریت هەیە خراپە بەڵام گۆڕانکاری لە کۆمەلگادا پێویستی بە میکانیزمی خۆی هەیە لە خۆ ناکرێت بۆ ئەوەی هەم بتوانی و هەم بمێنیتەوە دەبێت بە میکانیزمی خۆی لە نەریتە خراپەکان بدەیت و بیان خەیتە ژێر گومان و لێپرسینەوە باشە ئەوە ئەو پەڕی جێگای نیگەرانیە ئەو هەواڵ و ڕووداوانەیە کە ڕۆژانە کەلتور و مێژوو نەریت ئەیان هاڕێ بەسەریەکە دەیان خاتە خانەی خیانەت و خراپەکاریەوە لێرەدا هوشیاری تاک لە هەموو شتێک پێویسترە کە هەیبێت چۆن خۆی لەوە ئاپارێزێ ئەوە لەسەر ئاسی تاک لەسەر ئاسی گشتیش پرۆسەی پەروەردە و پێگەیاندنی مرۆڤی هوشیار پێویستیەکی هەمیشەییە بۆ هەر کەسێکمان باشە جگە لە مێدیا و بوارەکانی تری ئاگایی یان عەقڵانی لە کۆتاییە ئەمەوێ ئەوە بە هەمووتان بڵێن باشە بە تایبەتی بە ژنان و کچان بڵێن ئەفسەرێکی سەربازی بهێنە پێچاوی خۆت کە لە ناو دۆخێکی سایکۆلۆژی جەنگاوەریە باشە کاتێک لە مەیدانی جەنگە هەست ئەکا ناتوانێت لەو ئاستە زیاتر پێشەوی بکە ئەم کەسە ئەم ئەفسەرە ئەوەستێ باشە هەندێک کاتیش پاشەکشەیەکە
ئەو نایە جەنگەکە بدۆڕێنێ بەڵام تواناکانی خۆی دەناسێ و ئەیبینێ بۆیە ڕائەوەستێ هێرشەکە ناکە بۆ ئەی نەیدۆڕێنێ پێویستە تۆی کچ تۆی ژن تۆی گەنجش بزانی شەڕکردن لەگەڵ نەریتەکان ئەگەر پرۆسەیەکی گشتگیر و هەمەلایەنە نەبێ ئاسان نییە بۆ کەسمان زۆر جان بە گیانی خۆت کۆتایی پێدێت لە منی وەربگرە ئەمە باشە کۆمەلگای کراوە کۆمەلگای داخرا و زۆر جار لەسەر ئەمانە قساکرێت ئێمە تاکو ئێستا تا ئەم چرکە ساتە تا ئەم وەختەکە لەگەڵ ئێوە قساکە کۆمەلگایکی داخراوی سەرڕای ئەوەش کۆمەلگایکی ناڕێکخراوین کە ئەوەش یەکێکە لە مەترسیەکان بە تایبەت بۆ مرۆڤی لاواز باشە خۆشەویستانی یاران محمەد نەریتەکان و بەهاکان لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگای ترە ئاڵوگۆڕی بەسەرایەت و ئەگۆڕێ تۆش کە کۆمەلگای کوردیت قوبوڵ نییە ڕێگایەک بدۆزەرەوە کە لێ دەبچیت ئەگەر نا سوێن بەخودا لە سوچێکی ئەو کەلتورە هەوڵ بدە بۆ خۆبژی ئەگەر لەو مرۆڤانەشی دەتەوێت دنیا و کەلتور بگۆڕی پێویست بە شەڕێکی نەرمە شەڕێکی ئارام شەڕێکی ئاسایی شەڕێکی هەنگاوی ورد باشە نەک بەدیەکەوتنێکی ڕق و تەق چونکە کۆمەلگا بە هەموو هێزی خۆی لە پشت نەریت و باوەڕەکانی خۆی ڕاوەستاوە ئەمە بیستە قسەکە ئەوە نییە من تۆ قوبوڵمان یا قوبوڵمان نییە بەڵام لەوە دڵنیا بکە تێگڕای کۆمەلگا لە پشت نەریت و باوەڕەکانی خۆی ڕاوەستاوە دەبێت بزانی کە تۆ لە سەرەتاوە جەنگاوەریشی دۆڕاوی ئەدێ بەگشت ئەمانە بشیتەوە بەخەڕەی چوار گەنجی مڕاهق مەچۆ لە فەیسبووکەوە شتێگە نووسێت و ڕات و ئەوە باسی واقعت بۆ ئەەکەم من باشە باشە هەندێک لە نەریتەکانی کۆمەلگای ئێمە یا هەموو کۆمەلگەکان تەنانەت لەگەڵ دینی شەناکۆکە بۆ شارزاییتە نەرید لە ئاسی دنیاە خویشی کۆمەڵایەتیە و پشت تا پشت بوو هەموو کەسێک ماوەتەوە ئەی پارێزێ بەدەست و بەددان ئەی پارێزی ئەم نەریتانە باسەکە وتم نەچاک نەخراپ ئەمە نییە باشە یەکێک لە نەریتە خراپەکانی کۆمەلگای ئێمە تەداخولکردنە لە ژیانی تایبەتی یەکترا باشە ئەوەی پێی دەوترێ قسە و قسەوەک باشە کاتێک ئافرەتێک ناگونجێ جێ ئەبێتەوە یەک دنیا قسەی خەتە پاڵ ناچاری ئەکەن هەموو شتێک قبوڵکە تەنها بۆ ئەوەی بشی باشە بۆیە حتا دەسەڵات و ڕێکخراوەکان لە بری ئەوەی ئامرازی خێربن دێن بە مەبەست بە ناوی کرانەوە و دیموکراسی و کار بۆ هەڵتەکاندن و لێکترازان و تێکدانی شیرازەی خێزان ئەیکەن لە کاتێک تا کچ و کوڕی خۆیان نەک خەڵک نایان بینێ بەڵکو لە زانکۆ باشەکانی دنیا خەڵکی خوێندن و خەڵکی ژیانی خۆیان بۆیە پێویستە ژنان و کچان و شیار بن خۆیان نەکەنە قوربانی چەپڵە و ئافرینی هیچ کەسێک ئەو کۆمەلگایە پڕە لەگەلە گورگ کچان و ژنانی کورد خۆتان دەبێ خۆتان بپارێزن لێرە نەیاسا نەدادگا نە سیستەم هیچی وجودی نییە ئەبێ خۆ بپارێزی ئەکەی تۆ کچێکی جوان بی وەکو ئەو کچە نازداری کە پێرێ کوژا برایشی نەوکوژێ کەسوکار نەوکوژێت باشە کوڕێک لەبەرەوەی کە لەگەڵ کەسێکی ترا سێکسەکەی ئەو لەگەڵ تۆ لەگەڵ ئەوی ئەناکەی ڕەنگە بوو کوژێت شوێنەکە زیێڕەفانیەک فلان چەقۆیەکە بۆ تەشنەکە کوژێ ئەڵێ بۆ لەگەڵ ئەوەکە لەگەم نانەیەکی ئەتبەن ئازاتێن ئەمە بەدبەخت دەکەن بەڕاستی بۆیە کاتی ئەوە هاتووە کۆمەلگاش تۆزێک تێبکە لێرە ئەبێ کۆمەلگاش ڕەخنە بکەین دەکە خۆشەویستانی من باشە ناکرێت تۆ کچێک لە تەمەنیشکە مابەی بەشوو باشە یان کە جیا بۆ ئەم کچە باش نییە بە چاوی سووکەوە سەیریکەیت وەکۆی کە تاوانی کرد بێت باشە بۆیە لێرەوە بە هەموو باوکەکانی ئەم کوردستانی خۆمان ئەڵێ باشە باوک ئەو بوونەوەرەیە ئەگەر چەقۆ لە کچەکەی بدەن وەکو وایە چەقۆیان لە دڵیدا بێ بەڕاستی باشە کەواتە چۆن تۆ ئاوا ڕەفتارەکەی بۆیە باوشی ئاوا نەکرد باوک نییە ئەسڵەن پیاویش نییە لە کاتێکە بۆ پیاو هیچ ئازارێک هێندەی پیاو نەبوون بەڕاستی شەرمەزارکرد نییە و ئازار بەخش نییە و پێویستیشە ڕەخنە لە هەندێک هەسوکەوتی ئافرەتان ژنانیش بگرین والله عزیزم تەنانەت زیانیشان بە ئازادی گەیاندووە وایان کردووە وەهمی ترس لە ئازادی لە کۆمەلگای ئێمە بڵاو بۆتەوە ئێستا یعنی ئاوایان کردووە کە سوکارەکە لە ئازادی ئەترسن یعنی زەربیان لە ئازادی یاوە ئەوەی باسی ئازادی کە دوایش ئاوای لێ هاتووە دەستێت بە حەشیش خواردن بەشگەرە کێشان بە سێکرد بە فلان بابەتانە ئێستا کۆمەلگای ئێمە لە ئازادی ئەترسێ لە وشەکەی ئەترسێ لە مەفهومەکە ئەترسکە مەفهومەکەی بەهاڵە بەکار هاتووە باشە تۆ ناکرێ بڵێ من ئەمێ ئازادم بۆیە بکەومە سەرجاتە ئەمە ئازادی نییە عزیزەکەی من باشە لەمەش بەدەر کاتان زۆر ناکوژم پێویستە پیاوانی ئاینیش لە مۆزوع ئاڕۆلان هەبێ
چونکە هەندێک لەم تاوانانە کە من ئاگام لێیە پەیوەندی بە ئاینەوە نییە باشە بەڵام بەناوی ئاینەوەکەی دەبێ ئەم قسەیش بۆ تێگرای کۆمەلگا بکەین من مەلایە نابێن کچەکەی خۆی بکوژێت کوڕەکەی خۆی بکوژێت ژنەکەی خۆی بکوژێت باشە بەڵام خەڵکانی کە ئەبینم کەی کوشت پاشان بۆشی زۆربەی مامۆستایانی ئاینی لەسەر تەدورێکی کورد 1 ساعت هاتو هاوڕ قساکە بۆ کشانە کوژێت ناچوا قسەکە بۆ کۆمەلگایە بۆ قسەمان بۆکە لە کاتێکە کوشتن گەورەترین تاوانە لە دوای هاوبەشی پیاکردن بۆ خوددا ئەمە هەموو ئیسلامێک ئەزانێ هەموو مەلایەک ئەزانێت کە کوشتن چەندە تاوان باشە واتە لە دوای ئەوەیە کە تۆ هاوبەشی بۆ خوا پەیدا بکەیت ئەوەندە تاوانە کوشتنی ئینسان بۆچی فێبێنیستەکان ئەوەی بنێنەوە چالاکی مەدەنی ڕۆژنامە نووسەر مونەرمەکان هونەرمەندە نازانم هەزە لوسکەڵەکان باشە بۆچی لەسەر ئەم تاوانە قساکەن بەڵام بێریڤان 2 ساڵە زیندانە لە بدهۆی گیراوە یەک کەسان سەر ئەمانە قسە ناکەن بۆ خۆ ئەوی ژنە خۆشەویستە ئێستا کچە کوژاوە ئۆکەی دەستان خۆش بێ لە ژنەوە لە ڕێکخراوەی ژنەوە لە ناو فێمینیستەوە لە چالاکی مەدەنیەوە لە فلان ڕۆژنامە نووسەوە هەمووی باسی ئەم ژناکە کە کوژاوە ئەی بێریڤان 2 ساڵە پاتیگرژی لە زیندانە لەسەر هیچ لەسەر وتوێتی شتومەکی تورکیا بایکۆتکن 2 ساڵ حکم ماوە لە زیندانی پاتیە ئەی وەسەر بێریڤان قسە ناکەن ئەو ژن نییە بۆ سەر ئەو قسە ناکەن زەحمەت نەبێ خۆی ژنە ئەمە پێ ئەڵێن منافق بوون هاو منافقن بەڕاستی جا عەزیزان نێچیر و قوباد و مەسووریان باسی مافی ئافەت بۆ ئێمەکەن باشە بەهۆی دزی پاڤێڵ و قوباد و مەسوور و نێچیر و مەسعود و ئالەم بابەتانەوە بەدەیان ئافرەت بە بۆنەی قەیرانی نەبوونی بە بۆنەی هەژاری بە بۆنەی قۆڵبەسەی بەدبەختی لە هاوسەرەکان جیابوونەتەوە تووشی ڕۆژەشی بوون لە کۆمەلگای ئێمەیە هەمووی ئێوە واتان لێکردوون باشە تۆ موچە و داهاتی پیاوەکەی ئەبڕی ئیدارەی ماڵی پێ نادرێ ژنەکەی لێ جیا بێتەوە باشە دواتریش ئەم ژنە قوربەسەرە بە ئاگری درۆ بوختان و جەبەڕوتی ئەم کۆمەلگای ئێمە ئەی کوژن ئێوە لێ پێپرسن ئێوە مجریمی ئەسڵی کوشتنی ژنان هی ئەو ژنەی دوێنێ پێرێش مەسعود بازانیە مەسرورە نێچیرە قوبادە پاڤێڵە ساختەچیەکانی یەکێتی و پارتین لەسەری سەرەوە خۆشەویستە بۆیە من گومانم لەوە نیەکە ئەمانە بە بەرنامەوە لە خێزان لە کۆمەلگای ئێمەکەن تا خەڵک بەدناو بێ لەبارەی ئەخلاقیەوە لە ڕوانگەی ئەقڵێتی ئەوانش ئەوان پێیان وایە سە بۆ نمونە من کە دژاتی منەکەنەوەن چی ئەوە محمد دایکی وایە خوشکی وایە خۆی وایە ئەو وایە یعنی هەمیشە یەن لە مەسائلی ئەخلاقی کار لەسەر ئینسانەکانەکە بۆیە ئەیانێ بۆن لە هەولێرابی کەسە بێ بۆ ئەوەی کە دەمت داخن شتێکی لێ لە خوشکەکەت لە شتەکە لە کەسوکارەکەت بۆی برن ئەو کە شتێک بڵێەوە بێ ئەخلاق باش نییە کاتی خۆی باس کردن کاتی عومەری سەیعەلی مەسئولی مەڵبەندی یەکێتی ئەبێ ئەلەن کابراایەک ئەبێ ناوەکەی بینیە زۆر کەسێکی خاوەن هەڵوێست دەستپاک داوێن پاک ئەوە بێت بەڵام دشی کوتلەکەی عومەری سەیعەلیە هەرچی هەوڵە ئەدەن هیچ نادەزون لەم کابرای پێ بڵێن بەچم بڵێ کاپۆنی کامل وڵی ئەمە نازانین چی لەم کابرای بکەین ئەم کاکە نە دەست پیسە نە دزە نە بێ ئەخلاقە نە فاسدە نەدایان پیسە هیچ عیبێکی نازانین چی پێ بڵێن بڵێن دەکا کە بڕۆن بڵێن دایکی حیزە و تەواو دایکی حیز بۆ کاتی خۆی عومەری سەیعەلی ئەڵێ ئەمە ئەخلاقی ئەمانەیە باشە بۆی هیچ لێسەر نییە بڵێن وەختی خۆی دایکی وا بوو ئەمە عومەری سەیعەلی ئەمە فافە هەمووی ڕاوان خۆشەویستە لە ئاخرە یەک قسەی ئۆجەلانتان بۆ کەم و کۆتای بابەتەکەمە هێنم ئۆجەلان ئەڵێ هەر کاتێک بۆشایی ئەخلاقی هەبوو یاسا بێتە پێویستیەکی ناچاری بەڵام کاتێک ئەخلاق ڕۆڵی خۆی ئەبینێ یاسا شتێکی زیاتەیە باشە بەداخەوە ئێستا ئێمە ئەوەی یەکەمیانین بەداوای لێبوردن لە هەموو لایەکتان کە ئەم شەو لە دوو شەوێن لایڤم کرد کە پەیجەکەم هاکرا خۆشەویستان ئازانیەتەوە یان نایەتەوە بە پەیجێکی گەورە بکەن هیوادارم کە هەموو لایەکتان کۆمەچی بکەن بۆی پەیجە تازەکە بە هەموو کەسێ بگا ئەم قسە باسانە هەمووی بڵاو بکەنەوە من حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە ئەمە ڕەئی کۆنکرێتی من بەسەر ئەو مۆزوعە هیوادارم کە ساخ و سەلامەت بن هیوادارم کە ژنان و کچان وریابن و ئەم پەیامێ من بە هەر هەمویان بگا بیرکەنەوە نەبنە خۆراشی ئەم هەموو ئینسانە ئەم هەموو پیاوە چەپەڵەی پارتی وێشێتی و پارەدار و دەوڵەمەند و ساختەچیانە حرمەتێکی زۆرم بۆتان و خواتان لەگەڵ شەو و شەوگاتان خۆش بێ عەزیزانی ئارام محەممەد